بۆچی مرۆڤ دایک و باوکی خۆی دەکوژێت؟ پەنا بەخوای گەورە. بۆچی مرۆڤ وای لێ هاتووە کچ و کوڕی خۆی دەکوژێ، خوشک و برای خۆی دەکوژێ، مامە و خاڵۆی خۆی دەکوژێ، زاوا و خەزوری خۆی دەکوژێ، دراوسەی خۆی دەکوژێ، ئامۆزا و پورزای خۆی دەکوژێ، پوری خۆی دەکوژێ. بۆچی خەڵک وای لێ هاتووە؟ بۆ هەندێک کەس وای لێ هاتووە. یەکێک لە هۆکارەکان، هۆکاری یەکەم ئەوەیە خەڵک ئەو جۆرە کەسانی کە ئەم پیشانە دەکەن، ئەم قەتڵانە دەکەن، ترسی خوا لە دڵیانە نییە. نە لە خوا دەترسن، نە لە سزای خوا دەترسن. چونکە ئەگەر ئینسانێک لە خوا بترسێ، ناچێ لەسەر عەرزێک، لەسەر شوێن خانوویەک، لەسەر شوێن زەرعاتێک، باخێک، گەنموجۆیەک بچێ خەڵکی بکوژێت. ئینسانی لە خوا ترس شتی وا ناکە. کاتێک کە هابیل ڕەحمەتی خوای لێبێ قابیلی برای وتی دەتکوژم، کە کوڕی ئادەم بوون سەلامی خوایان لەسەر بێ. بەڵێ قابیل وتی دەتکوژم. هابیل وتی ئەگە دەستی شم بۆ درێژ بکەی بمکوژی، من دەست بۆ درێژ ناکەم. بۆ لێتە ترسم؟ نە، ئینی ئەخاف الله رب العالمین. چونکە من لە خوا دەترسم، کە لە خوا دەترسم بەخوا بزانم دەشم کوژی ناتکوژم، با من مەزڵوم بم نەک زاڵم بم. ئینسانێک کە ترسی خوا لە دڵیا بۆ ئاوا دەبێ. ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا، ئەو کەسەی کە کوژراوە قاتیلەکە و بکوژەکە دەهێنێ بۆ خزمەتی خوای گەورە، دەڵێ یا ڕەبی سەل هذا فیما قەتەلەنی. ئەی پەروەردگار، پرسیار لە ئەمە بکە بۆ زانە لە دنیادا بۆچی منی کوشت. بۆیە کەسێ دەکوژی لە ڕۆژی قیامەتە دڵنیا بە عقوبەی قورس بۆ دانراوە، کە دۆزەخە، کە سەرشۆڕی و ڕیسواییە. پەنا بەخوای گەورە، یا ڕەبی پێ بەم کەسە بڵێ بۆچی منی کوشت. جواب بچیە لای خوا. خوایە لەسەر شوێن تەنەکەی گەنم کوشتم، عەرزەکەمی داگیر کرد، هەی نەکبەت پێش تۆ هەزارە خاوەنی هەبووە، بۆ مناڵ بۆ بووکوزاوە ئەچی خەڵکە کوژی. بیدە دەست خوا، مەزڵوم بە نەک زاڵم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئیمامی عوثمانی فەرموو دەتکوژن، بەس تۆ وەکو هابیل بە وەک قابیل مەبە، زاڵم مەبە، مەزڵوم بە، سەرکەوتوو دەبیت. کێ بردیەوە؟ ئیمامی عوسمانی دوژمنەکانی ڕەزای خوای پەروەردگاری لێبێت. بۆیە ئەگەر ئینسانێک ترسی خوا لە دڵیا بێ، ناچێت تفەنگ ڕووی تفەنگ کاتە خەڵکی. ترسی ڕۆژی قیامەت و عقوبەی خوای هەبێ، کە خوای گەورە کۆمەڵی عقوبەی زۆری داناوە لە جەهەنەمدا بۆ کەسانی کە خەڵکی دەکوژن. ئیتر لەسەر شوێن گەنم دەیکوژی، لەسەر شوێنی جۆ دەیکوژی، لەسەر شوێنی عەرز دەیکوژی، لەسەر نازام چی دەیکوژی، خوێنی بۆ تۆ حەڵاڵ نییە. ئەمە کارەساتێک گەورەیە. ئەگەر خەڵکی ترسی خوای لە دڵا بێ، شتی وا ناکات. ئەو ئیمانەی کە هەیەی ئەگەر کاریگەری بەسەری و هەبێ، ئەو نوێژەی کە ئێستا هاتوونە بۆی، ئەگەر کاریگەری بەسەرتانەوە هەبێ، ناچن خەڵکی بکوژن. ئەمە هۆکارێکی سەرەکیە. یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی کوشتن ترسی خوا لە دڵی خەڵکانەما، ئەو کەسانی کە ئیشە دەکەن، و ترسی ڕۆژی قیامەت دڵیان نانێ بۆی و کارە ئەنجام بدەن.